جارێکی تر خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایەتی مامۆستایانی وانەبێژ بەهۆی دانەمەزراندنیان دەستی پێکردەوە. گربوونەوەکەی ئەم جارەیان بەهۆی ئەوە بوو کە بڕیار وابوو ڕۆژی چوارشەممە 2 حوزەیران پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی تایبەت بە وانەبێژان ئەنجام بدات، بەڵام کۆبوونەوەکە دواخراوە. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ دەڵێن ئەگەر وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە مانگرتنی سەرتاسەری ڕادەگەێن و خێمە لە بەردەم پەروەردەکان هەڵدەدەن. ئێمە وەک مامۆستایانی وانەبێژ زۆر نیگەرانین لە دواخستنی دانیشتنی 2 شەشی پەرلەمانی کوردستان لەسەر کێشەی مامۆستایانی وانەبێژ و تێکەڵکردنی کێشەکانمان لە تینەکانی تڕەتی دەکەینەوە. داوا دەکەین بە زووترین کات دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێت و چارەنووسی مامۆستایانی وانەبێژ یەکلایی بکرێتەوە. بەڕێزان مامۆستایانی وانەبێژ لە دۆخێکی سەختی دەرونی و دارایی دەژیان بەسەر دەبن و تاوەکو ئێستا نازانن چارەنووسیان بەکوێ دەگات. تەمەنای ئەوە دەکەن کە پەرلەمانی کوردستان چارنووسی مامۆستایانی وانەبێژ یەکلایی بکرێتەوە بە زووترین کات جەلسەیەکی تایبەت بکرێت لەسەر چارنووسی مامۆستایانی وانەبێژ. ئەگەر بێئومێد بووین ئێمەش بەڕاستی لە ناومێدی هەڵوێستی داوتمان ئەوەیە کە هەم لە بەردەم پەروەردەکان خێمە هەڵدەین و خۆپیشاندان بکەن بایکۆتی پرۆسەی خوێندی بکەن کە لە سابیستی کۆی میلاکات پێکدێنین سکی پەروەردە تووشی شکست دەبێن. مامۆستایانی وانەبێژ بە نیگەرانیەوە دەڵێن چاوەڕێ بوون کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت و چارەنووسیان یەکلایی بکرێتەوە، بەڵام بە چەند بیان و یەک کۆبوونەوەکە نەکرا. حکوومەت و پەرلەمانیش با کەمتەر خەم دەزانن. هەڵوێستمان ئەوەیە ئەگەر دامان نەمەزرێن وەک گرێبەز یاخود ڕەسمی ئەوای مەش هەم بەردەوام دەبین لە خۆپیشاندان هەمیش بایکۆت هۆڵەکانی خوێندن دەکەین. وات بڕیار 2 شەش پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە لەسەر چارەنووسی مامۆستایانی وانەبێژ، بەڵام بەداخەوە کۆبوونەوەکە دواخرا. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە بە زووترین کات ئەم دانیشتنە بکرێت و وەزیرانی دارایی وەزیری پەروەردە بانگشتی پەرلەمان بکرێن بۆ ئەوەی چارەنووسی مامۆستایانی وانەبێژ یەکلایی بکرێتەوە. ئەوەیە کە ئێمە داوای دەکەین دێنە سەر شەقام ئەرکی وانە مافی ئێمەیە، مافی ڕەوای خۆمانە، نە قەرزە نە شتێ خێرە پێمان بکرێت، مافی خۆمانە و ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆمان جێبەجێ بکرێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی پەروەردە زیاتر لە 17,000 مامۆستای وانەبێژ لە تەواوی پەروەردەکانی هەرێمدا وانە دەڵێنەوە. بەشێکیان ماوەی چەند ساڵێکە وانەبێژن و تا ئێستاش دانەمەزراون. مامۆستایانی وانەبێژ هەمان ئەرکی مامۆستایانی دامەزراویان لە ئەستۆدایە، بەڵام لە بەرامبەردا هیچ ئیمتیازێکیان نییە و ناو بەناویش لەلایەن بەرپرسانی پەروەردەوە هەڕەشەی دەرکردن و فەسڵکردنیان لێ دەکرێت. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.